لە تەواوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان گۆڕاکاریەکانی کەشوو هەوا و بارانبارین لەم شەوە دەست پێ دەکات چاوەڕ دەکرێتن لە بەشێکی زۆری ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بارانبارین لەم شەوە دروست بێت و ڕووبدات و گۆڕانکاری کەشوو هەوا هەبێتن لە ئێستاوە ئاڕاستەیەکی شێدار لە ئاسمانی شاری هەولێر بەدی دەکرێتن بەرەبەر سەد دوای سەد ینی گۆڕانکاریەکان بەدی دەکرێت و بە پێی پێشبینیەکانیش چاوەڕ دەکرێتن ینی بە جوێرەی پێشبینیەکان لەم شەوەوە گۆڕانکاری تەواو بە ناوچە جیاوازەکان بە ئاسمانی شاری هەولێر و هەرێمی کوردستان بەگشتی ڕووبدات و بارانبارین بۆ یەکەمین جار لەم ساڵدا لە ساڵی 2025 ڕووبداتن. شارزایەکی کەشناسم لەگەڵە زانیاری وردمان لەبارەی دابەزینی پلەکانی گەرما ئەو ناوچانەی کە زیاتر با بڵێن بارانبارینی دەگرێتەوە چ شوێنێکە زیاتر زانیارمان پێدات کاکەڤاڵ سدیق شارزای کەشناسیم لەگەڵ کاکەڤاڵ سڵاو لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر پێمان بڵێن ئەو با بڵێن پێشبینیەکانی کەشوو هەوا چی دەڵێن بۆ ڕێژەی بارانبارین بۆ ئەم شۆ لە سەعات چەندەوە دەست پێ دەکات و چەندیش دەخایەنێت. بەڵێ سەرتا بەنای خۆی گەورە میهرەبان بەڵێ پێشبینی دەکرێت لە درەنگانی ئەم شەوە بۆ کاتی بەرەبەیان ئاسمان لە ناوچەکانی هەرێمی کوردستان لە نیم سەهۆرەوە بگەڕێت بۆ هۆری تەواو لە ئەنجامی هاتنی نزمە پاڵەپەستۆیەک لە ناوچەکانی دەریای ناوەڕاست لە بەهۆی ڕوتوبەتی مەداریەوە کە سەرچاوەکەی بۆ زەریای ئەتڵەسیا شەپۆلێکی ناسەقامگیری کەشوهەوا بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە لە ئێستادا لەوەی لە پێشبینیەکانە بەدی دەکرێت بە دەرەجەیەک شەپۆلی بارانبارنەکە کاریگەری زۆری هەیە لەسەر ناوچەکانی ئیدارەی زاخۆ و باکووری پارێزگای مووسڵ و تەواوی ناوچەکانی پارێزگای مووسڵ و ئیدارەی سربەخۆی سۆران و ناوچە شاخایەکانی هەولێر و ئیدارەی ڕاپەڕین و بەشی باکووری پارێزگای سلێمانی و لەگەڵ ناوچەکانی بەشی باکووری خۆرهەڵاتی پارێزگای کەرکووک و پێشبینیش دەکرێتن ئیشەڵا لە ئێستاکەوە ئاسەواری ئەو شەپۆلی بارانبارینە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە دەرکەوتووە ڕوتوبەتە مەدارەکە هاتۆتە ناوچەکە ئیشەڵا گۆڕانکاری هەمووی بەدەستی خوا ئیشەڵا گۆڕانکاری باشتر ڕوئەدا ئەو ناوچانەش کە لە پێشبینیان نیە بیگرێتەوە ئەو ناوچانەش بگرێتەوە بە تایبەتی ناوچەکانی تەواوی ناوچەکانی پارێزگای کەرکووک و پارێزگای هەڵەبجە و ناوچەکانی سنووری دارێ گەرمیان. پلەکانی گەرما چەنددا دەبەزن؟ بەڵێ لەگەڵ هاتنی ئەو شەپۆلی بارانبارینە بارستە هەوایەکەی ساردی جەمسەریش داخل بە ناوچەکانی هەرێمی کوردستانە بێ پلەکانی گەرما 3 بۆ 5 پلەی سیلیزی بەرز دەبێتەوە و پێشبینیش دەکرێتن لەگەڵ هاتنی ئەم شەپۆلی بارانبارینە لەگەڵ چالاکبوونی هەورە بروسکە و خێرایی بە زیاد دەکاتن لە نێوان 30 بۆ 40 کیلۆمەتر لە هەندێک ناوچە 45 کیلۆمەتری شتێپەر دەکات و پێشبینیش دەکرێت بە جۆرەی پێشبینەکانی دەستگای کەژناسی ئەمریکی پێشبینی دەکرێت هەوری سوپەرسێڵیش داخل بە بەشێک ناوچەکانی هەرێمی کوردستان بێت هەوری سوپەرسێڵیش هەورێکی بارستە هەورێکی زەبەلاحە زۆرترین ڕوتوبەتی لەگەڵ خۆی هەڵگرتیا و بارانی زۆرە بارێنێ و ئەو ناوچانەش پێشبینەکرێت بارانی باشی لێ بارەی ناوچەکانی ئیدارەی زاخۆ و قەزای شێخان و ئامێدی دەوروبەری و ناوچەی کانی بەشێک لە ناوچەکانی ئیدارەی سۆران بە تایبەتی قەزای مێرگە سۆر و نەحی پیران و منطقەی بارزان و ناوچە شاخایەکانی هەولێر و بەشێکش لە ناوچەکانی ئیدارەی ڕاپەڕین کە پێشبینی دەکرێت بارانباری بیانگرێتەوە و هەندێک ناوچە شەپۆلەکە لە لاواز بۆ مامناوەدا احتیمالیشی هەیە گۆڕانکاری لەو ئارەسەی ئەو شەپۆل لە ڕووبدا بە تایبەتی هەور خۆتان نزان بە جۆرەی ئارەستەی باد جوڵە ئەکا احتیمالی هەیە ئەگەر بەهۆی ئارەستەی باوە هەور جوڵە بکە لە ناوچەکانی پارێزگای کەرکووک و بەشێک ناوچەکانی گەرمیانیش ئینشاڵڵا باران بارێت. لە ناوچە شاخەیەکان بە تایبەت ئەگەری تەزرەبارین یاخود بەفر و بەڵێ یەکێک لە ئەگەرەکان ئەو بە حکمەوەی کە هەورە بروسکەی لەگەڵدایە هەورە بروسکەی بەهێزی لەگەڵایە پێشبینی دەکرێت لە هەندێک کات و ساتا بەپێی کات و شوێن دەگۆڕێت بەتابەت لە ناوچە شاخەکان ئەو ناوچانەی بەتابەتی سنووری ئیدارەی سۆران و ئیدارەی زاخۆ و ناوچە شاخەکانی دهۆک و هەولێر احتیمالی هەیە لە هەندێک کاتا بڵێ تەرزەشی لەگەڵا بێت. بەڵێ کاریگەری ئەم شەپۆلی بارانبارینە 28 ساعت لە ناوچەکەماندا دەمینێتەوە پێشبینی دەکرێت لە بەرەبەیانی چوارشەممە لەسەر پێنجشەممە کاریگەریەکەی بەرەو لاوازبوون بچێت بەڵام لە هەندێک لە ناوچە شاخاوێت کوێستانەکان احتیمالی هەتا پێش نیوەڕۆژ ببینێتەوە.